سلێمانی و ڕێڕەوێک بۆ مادەی هۆژبەر هۆکارەکان چارەسەریەکان ئەم پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز سەرمەند بەرزجی مافەرۆر و ئەنجامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادە هۆژبەرەکان لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەڕێز سەرمەند بەخێربێن. زۆر سپاس بۆ بەڕێستە. بەڕێز سەرمەند کە باسە هاتە سەر باسی سلێمانی، باسی شارێک پڕ لە ئەدیب و نووسەر و ڕۆشنبیر و شاری سالم و نالی و پایتەختی ڕۆشنبیری وایە لێ هات ئێستا لە دەوروبەری شاری سلێمانیە و سەر بە پارێزگای سلێمانیە کارگە هەبێ بۆ بەرهەمهێنانی مادەی هۆژبەر. بەداخەوە ینی ئەگەر سیر بکەین پرسی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆژبەر بابەتێکە لەسەر ئاستی جیهان ڕووی لە زیادبوون کرد و هەرێمی کوردستانیش وەکو هەر ناوچەیەک بە حکمی ئەو کاریگەریانەی کە لەسەرێتی کەوتۆتە ژێر ئەم کاریگەری زیادبوونی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆژبەر. ئێمە بەڕاستی ئەگەر پارێزگای سلێمانی بە نمونە وەربگرین، ئێمە لە دڵەوە نیگەرانین بۆی کە بەشێک لە خاچ هەرێمی کوردستان بێتە شوێنێک بۆ ناوەندێک بۆ بازرگانیکردن و بۆ چاندنی مادە هۆژبەر و لەوێشەوە بۆ بڵاوکردنەوە بۆ سەرتاسەری با بڵێن ناوچەکە. ئەوەی کە بەڕاستی بۆتە هۆی زیادبوونی یاخود بۆتە هۆی دروست هەبوونی کێڵگە یاخود کارگەی دروستکردنی مادەی هۆژبەر بەداخەوە ڕێگریکردن بۆ لە جێبەجێکردنی بڕیار و ڕاستپاردەکانی حکوومەت هەرێمی کوردستان لەلایەنی سیاسی باڵادەست دەو سنوورە، هەروەها ڕێگە خۆشکردنی ئەو لایەنانە بۆی کە دەستوەردان بکەن بۆ ڕێگە خۆش بکەن بۆ بازرگانیکردن بە مادەی هۆژبەر. بەداخەوە سنووری پارێزگای سلێمانی بۆتە شوێنی داڵدەدانی گروپە چەکداریە نایاسایی عێراقیەکان ئەوانەی کە لە دەرەوەی یاسا و هەروەها گروپی چەکداری لە یاسا دەرچوو بۆتە شوێنی مافیاگەرایی. ئەم لایەنە سیاسیانەی کە باڵادەستن لە سنووری پارێزگای سلێمانی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگەی خۆش کردو بۆی کە سەروەری یاسا لەو سنوورە جێبەجێ نەکرێ، بڕیار و ڕاستپاردەکانی حکوومەت هەرێمی کوردستان لەبارەی بەرەنگاربوونەوەی مادە هۆژبەرەکان وەکو خۆی جێبەجێ نەکرێ، ڕێگری کراوە لەوەی هێزە ئەمنیەکان دەست بە سەر ئەو باند و مافیانەدا بگرن کە کاری بازرگانیکردن بۆ بازرگانیکردن بە مادەی هۆژبەر دەکەن. ئەمانە هەمووی هۆکار بوونە بۆی کە بەداخەوە بەشێکی گرنگ و بایەخی پڕ بایەخی هەرێمی کوردستان وەکو جەنابەت باس کرد ئەو شارە خۆشەویستەمان ببێتە ناوەندێک کە لەسەر ئاستی راپۆرتی ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان بە شاری بازرگانیکردن و منبعێک وەکو بڵاوکردنەوەی مادەی هۆژبەر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست باز بکرێت کە ئەمە بۆ هەمومان مایە نیگەرانیە. چی وا کات سلێمانی وای لێبێت ئەو شارە ببێتە منبعێک کە لە ماوەی ڕابردووە بەرهەمهێنەر بوو و ئێستاش ڕێڕەوێکە بۆ هەناردەکردن و بڵاوبوونەوەی مادەی هۆژبەر، دەسەڵاتەکەی هۆکارە یان ناوچەکە خۆی زیاتر هۆکارەکە چییە؟ بۆ خۆی بە تایبەتی ئێمە ئەگەر سیر بکەین ئەو هەڵکەوتە جوگرافی کە لە هەرێمی کوردستان ئێمە هەمانە سنوورێکی فراوانمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە کە یەکێکە لە وڵاتە بەرهەمهێنەرەکانی سەرەکی مادەی هۆژبەر. ئاشکرایە کە ئەم وڵاتە یعنی ئەو کاریگەری ئەو وڵاتانە بە تایبەتی وڵاتانی بەرهەمهێنەر کە لە ئەفغانستانەوە دواتر دێتە کۆماری ئیسلامی ئێران بەداخەوە لە ماوەی ینی ئەمە هۆکارێکە، بەڵام ئەو هۆکارە سەرەکیەکە دەکرا بە پشتیوانی هێزە ئەمنیەکانی حکوومەت هەرێمی کوردستان کابینی نوێم کاری زۆر بێگومان. ئەگەنجا من دەمویست باسی ئەو بکەم بۆچی لە هەولێر ڕێگری دەکرێت، بۆچی لە هەولێر ئەو ژمارە زۆرەی بازرگانانی مادەی هۆژبەر دەستگیر دەکرێن. ئەوەی کە هەیە ڕێگە خۆشکردن بۆی کە ئەم بابەتە تەشەنە بسەنێ، ئیجراعات نەکردن، لێپێچینەوە نەکردن، بە دواداچوون نەبووە بۆی کە چۆن ڕێگری بکرێت لەوەی کە بازرگانیکردن مادەی هۆژبەر لەو سنوورانە ڕێگری لێ بکرێت. ئاشکرایە کە هەر بابەتێک ڕێگری لێ نەکرا ڕوو لە زیادبوون دەکات. ئەگەر ئێمە بەراوردی هەولێر و سلێمانی بکەین کە هەرچەندە بۆ ئێمە دووبارە دەڵێن مای نیگەرانیە، خۆزگە ئێمە هەرێمی کوردستان وەکو یەک پارچە وەکو یەک زۆن دەبینین، بەڵام بەداخەوە ئەو بارودۆخە سیاسی کە وای کردووە ڕێگرە ئەو دەسەڵاتە سیاسی کە ڕێگرە لەوەی کە بڕیار و ڕاستپاردەکانی حکوومەت هەرێمی کوردستان وەکو خۆی لە سەرتاسەری هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت بۆتەوەی ئەوەی کە بەداخەوە با بڵێن سنووری پارێزگای سلێمانی بۆ ئاقارەدا بڕۆ. ئەگەر بەراوردێک بکەین لەگەڵ هەولێر سیر دەکەی هێزە ئەمنیەکان لە شاری هەولێر بە تایبەتی شەون و خونیەکی زۆر فراوانیان کردووە بۆی کە ساڵانە ژمارەی دەژیرکراوان بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنان مادەی هۆژبەر ڕوو لە زیادبوونە. ئەمە دەرخەری جێبەجێکردنی پلان و استراتیژیەتی حکوومەت هەرێمی کوردستانە هاوکات هێزە ئەمنیەکان لە سنووری پارێزگای هەولێر پلان و استراتیژیەتی خۆیان و شکردنی سەرچاوی هێنانی مادەی هۆژبەرە بۆ نێو خاچ هەرێمی کوردستان کە بەداخەوە سنووری پارێزگای سلێمانی و پێێنانی ئەو مادانە بۆ سنووری پارێزگای کەرکووک و دواتر گواستنەوەی بۆ پارێزگای نینەوە و پاشان بردننی بۆ شنگال و لەوێ بۆ سووریا و وەکو ئەو خەتە ترانزیەتی کە دروست کراوە بۆ گواستنەوەی مادەی هۆژبەر
لێرە لە سنووری پارێزگای هەولێر ئەو خەتە دەپچڕێ بۆ ئەمەش دەرخەری توانای هێزە ئەمنیەکانە بۆی کە وەکو باسم کرد پلانیان ئەوەیە کە سەرچاوی هێنانی مادە هۆشبەرەکان بۆ نێو سنووری پارێزگای هەولێر وشک بکەن. بەڕێز سەرمەند شارێک کە ڕێڕەو بێت لە ماوەی ڕابردوودا بەرەمهێن بووە تا چەند واکات بڵاوبوونەوەش تیایدا لە چاو شارەکانی دیکە زیاتر بێت لە ناو گەنجەکانی. بێگومان دووبارە دەڵێن بۆ ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی مای نیگەرانیە ئەگەر سیر بکەین ئێمە چەند ناوچەیەک لە سنووری پارێزگای سلێمانی وەربگرین بۆ نمونە لە سنووری ئیدارەی با بڵێن ئیدارەی سەربەخۆی ئیدارەی قەڵاتزێ بۆ نمونە ئەگەر ئەوێ وەربگرین ئیدارەی ڕاپەڕین بۆ نمونە شاری ڕاپەڕین بەداخەوە ئەگەر ئەو داتانێک کە لە بەردەستی ئێمە بۆ هەمومان مای نیگەرانیە بۆی کە بەشێکی زۆری گەنجان بەکارهێنەری مادەی هۆشبەرن ئەو وای کردووە کە ئەو فراوانیە ئەو بوونی ئەو شێڵگەیە بوونی ئەو کارگانەی مادەی هۆشبەر کە لەلایەن هێزەکانی حکوومەتی عێراقەوە ناچارکراون بۆی کە بۆ خۆیان لە بەغداوە هێزە ئەمنیەکانی حکوومەتی عێراق بێن دەست بەسەر کارگەکەدا بگرن ئەمە نیشانەی ئەوەیە کە دەسەڵاتی سیاسی لەو سنوورە ڕێگەی خۆش کردەوە ڕێگەی نەداوە هێزە ئەمنیەکان دەست بەسەر ئەو ناوچەیەدا بگرن بێگومان ئەمە بۆتەوەی ئەوەی کە ژمارەکە زۆر ڕووڵاڵکشان بکات ئاشکراکە و هۆکارانەی کە ڕێگە خۆشکردن بۆ توشبوونی کەسانی گەنجەکانمان بە تایبەتی بۆی کە ببنە بەکارهێنەری مادەی هۆشبەر بۆکو بێکاری لەو سنوورانە بەڕاستی ینی کۆمەڵێک هۆکاری دیکە هەن پاکترن بۆی کە کەسەکان تووشی مادەی هۆشبەرن بەداخەوە لەو سنوورە ئەمانە هەمووی بەردەست بۆ بوونی ئەو ڕێژە مادەی هۆشبەرش وەکو بەرهەمێنان وەکو کارگەی بەرهەمێنانی مادەی هۆشبەر و دەستخستنی بە شێوەیەکی ئاسان بۆتەوەی زیادبوونی ژمارە بەکارهێنەرانی مادەی هۆشبەر کە ئەمە زەنجێکی زۆر مەترسیدارە بۆ ئایندەی ناوچەکە بە تایبەتیەوە بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتى. تازە دۆخەکە وایە و ڕێڕەوی مادەی هۆشبەرە سلێمانی دەوروبەری و بڵاویشە وەکوواوترێ بەڵام گەنجان خۆیان چی بکەن خۆیان بە دوور بگرندەی ئەوەی کە زۆر گرنگە بەڕاستی ئەگەر ئەم دەسەڵاتە سیاسیە لەو سنوورە بەردەوام بێت لە حکومڕانی بەم شێوە ئێستا بێگومان ڕەنگە لە ئایندێکی زۆر نزیک مەترسیەکە تەواوی هەرێمی کوردستان بگرێتەوە ئەوەی کە ئێمە گرنگە بەڕاستی گەنجانی وڵاتەکەمان بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی لە بەردەم تاقیکردنەوەیشی زۆر قورس و زۆر هەستیاردان کاوی لەسان ڕۆژی ڕابردوو پرۆسەی بەڕێوەچوونی پەرلەمانی کوردستان بۆ دیاریکردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت بێگومان زۆر گرنگە لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە خەڵکی سلێمانی بەگشتی کە با بڵێن خەڵکێکی وشار و خەڵکێکی ڕۆشنبیری شارەکان و گەنجانیشمان بە تایبەتی بۆی ئایندەی ناوچەکە و ئایندەی خۆشیان نەکەوتە ژێر مەترسیەوە کۆتایی بەم دەسەڵاتە بێنن لە سلێمانی ئیتر بەسە واز بێنن بۆی کە ڕێگە نەدەن ئەم دەسەڵاتە جارێکی دیکە حکومڕانی ناوچەکەیان بکات و ڕێگە بدەن کە ئەزمموی هەولێر و ئەزمموی دهۆک و ئیدارەی بە تایبەتی حکومڕانی پارتی دیموکراتی کوردستان تاقی بکەنەوە بۆی کە لانی کەم وڵاتەکەمان پارێزراو بێت لەم زیان و لەم مەترسیانەی کە ڕەنگە لە ئایندەدا ئەگەر ڕێگەری لە نەکرێت بە سەرتاسەری وڵاتەکەماندا دووبارە بێتەوە. بەڕێز سەرمەند بەرزەنجی مافەرۆر وەندامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان دەستۆ دوی ئامادە بۆ زۆر سپاس.